کۆنفرانسی ئاشتی و یەکریزی سیاسیەکانی باشوور و تەلاقەکانی بارانبەگ لە یەکێک لە تەلاق خواردنەکانیدا لە بابەت یەکریزی کورددا دەڵێت سێ بەسێ تەلاقم کەوتبێ کورد لە سندوقی ساردیشدا یەکریز نابێ. ئەمەی بارانبەگ لە تێگەیشتنی تەواویەتی بۆ خوێندنەوەی دۆخی بیرکردنەوەی تاکی کورد و سیاسیەکان و ئاگایی تەواوی لە قۆناغە مێژوویەکانی کورد و شۆڕشەکانیەتی. لە ئێستادا کە دۆخی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق نزیکە، سەرکردەکان مؤتەمەر و کۆبوونەوە ئامادە دەکەن و باز لە سازان و پێکەوە ژیان دەکەن. لە کاتێکدا هەر حیزبێک لەوانەی ئامادە بوون نەگەر لەسەر ئاستی کورد ناتوانێت یەکریزی بەدی بهێنێت، بەڵکو ئەوان لە ناو حیزبەکانی خۆیان نەیانتوانیوە باڵەکان یەک بخەن و لەسەر ستراتیژێکی نیشتیمانی و نەتەوایەتی ڕێک بکەون. چارەنووسی گەلێکی 50 بۆ 6 ملیۆنی لەلایەن ئەو مۆدەلە لە حیزب کە بەمەتر بۆ بەرژەوەندیەکانی خۆیان شت دەپێون بە هەڵواسراوی ماوەتەوە. ئەم شێوازی عەقڵیەتە بۆتە هۆکارێک گەل هەر لەسەر ئاستی پارچەکانی کوردستان تا شار و گوندەکان بە یەکدادان و بەرکەوتن هەیە. تەواوی ئەو جەنگەی دادەبەزێتە ناو خەڵک سیاسیەکان لێی بەرپرسن، چونکە ئەو قسەیە کە دەوترێت میلەتان هیچ کێشەیەکیان نییە بەیەکەوە، بەڵکو ئەوە سیاسیەکانن شەڕ دروست دەکەن و ئەم جەنگە بە میلەت دەکەن بە تەواوەتی ڕاستیەتی خۆی سەلماندووە. هێزرڤان و بیرمەند بڵیز بارکڵ بڕوای وایە هەموو پەند و حیکمەتە چاکەکان نووسراون هەر ئەوەیان ماوە جێبەجێ بکرێن. لە ئێستادا ئەم پەند و حیکمەتە چاکانە لە دادگەری، یەکسانی، چاکسازی، ستراتیژی نیشتیمانی، دابەشکردنی داهات بە شەفافی، دروستکردنی هێزی نیشتیمانی، یەکخستنەوەی هێزی چەکدار، لابردنی دوو ئیدارەیی، بە یەکەوە ژیانی نەتەوەی لەسەر ئاستی پارچەکان، ئەمانە و دەیان شتیتر لە دەمی ئەو سیاسیانەوە دەردەچێت کە خۆیان هۆکاری سەرەکی نەمانی ئەو چەمک و فەزیلەتانن. دەگەڕنەوە لە سەردەمی پێغەمبەر عیسای مەسیحدا خەڵک کۆ دەبێتەوە بۆ ئەوەی کابرایەک بەردباران بکەن بە تۆمەتی کردارێکی خراپ. لەو کاتەدا پێغەمبەر عیسا دەستی ئەو کابرایە دەگرێت و هاوار دەکات بەناو خەڵکەکەدا و دەڵێت کێ بێتاوانە یان باشترە لەو با بەردبارانی بکات. لەم کۆبوونەوە و مؤتەمەرانەی کە لە زانکۆگەلێک بەڕێوە دەچێت کە نەسەرۆکی زانکۆکە ئەکادیمی دانراوە و نەبەردی بناخی زانکۆکەش لە پێناو مەعریفە بیناکراوە و پڕیەتی لە پێچەوانەی ئەو چەمکانەی کە لە ناویدا بانگەشەیان بۆ دەکرێت، ئەو سیاسیانەی لەوێ کۆ دەبنەوە بەڕاست و چەپ یەکتر تۆمەتبار دەکەن و لە هەمان کاتیشدا هەمویان بە جۆرێک لە جۆرەکان هەڵگری هەمان تاوان و کەڵکەڵەی دیکتاتۆری و نادادین لە ناو خۆیاندا و وەک ئەو چیرۆکە چۆن دەتوانن بەرد بەوی تریانەوە بنێن. ئەوان باسی برسێتی خەڵک دەکەن بە قسە، بەڵام خەڵک بە کردار برسیەتی. ئەوان باسی شوێنی حەوانەوەی خەڵک دەکەن بە قسە، بەڵام خەڵک بە کردار بێجێگە و ڕێگە و نانە. هەر ئەوەی کە ئێستا پرسی دەستور دەهێنێتە کایەوە کوردوتەنی ئەم ماستە موویەکی تێدایە، چونکە خەڵکی باش لەوە ئاگادارە بەردەوام بەر لە هەڵبژاردن سیاسیەکان هەندێک جوڵە دەکەن بۆ ئەوەی ئاراستەی بیرکردنەوەی خەڵک بەلاڕێدا بەرن و زۆر جار وا نیشانی بدەن کە ئەم هەرێمە یان کورد لە ژێر مەترسیەکی گەورەدایە. ڕەنگە ئەو قسەی ئەدیبی گەورەی سووری محەممەد ماغوت بۆ ئێستای ئەو کۆبوونەوانە ڕاست بێ کە دەڵێ تەواوی نووسین و پەرتوک و قسە باشەکان بۆ فەقیر و کەسێکی برسی کولێرەیەکی گەرم ناهێنێ. لەسەر ئەم شانۆگەریەی بەردەوام لەناو ئەو سەرکردانە هەیە لە کۆبوونەوە شاعیری بە هەڵوێستی کورد مامۆستا عەبدوڵڵا پەشێو دەڵێت تا پرتەقاڵ و سێو و مۆز مابن کۆبوونەوەکان قەت تەواو نابن.